بەناوی خوای بەخشندە و مێرەبان سڵاتان لێبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمران میر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە. بەڵە بینەرانی خۆشەویست دیارە یەکێک لە ڕوکنە هەرە گرینگەکانی ئیسلام نوێژە و بێگومان نوێژ کاریگەریەکی زۆری بەسەر نوێژ خوێنان یان ئەو کەسانەیە کە نوێژیان کردووە و هەبوونی نوێژ و کردنی نوێژ ئاسوودەیەک و ئارامیەکی تایبەت دەبەخشێ بە ئینسان. بۆ یەککردنی نوێژ تەوەری ئەمجاری بەرنامەی پەیامی تۆ دەبێت دەمهەوێت چەند هاوڵاتیەکتان بۆ وەرگرم ئەخۆ بزانین ئەوان کاتێک نوێژ ئەنجام دەدەن دەرونیان چۆنە لەگەڵ ئەو کاتانەی کە نوێژ ئەنجام نادەن یاخود ئەو کاتانەی کە نوێژەکانیان تاخیر دەبێ یان نوێژیان نەکردووە بە تایبەت نوێژی عیشا بەر لەکردن و دوایکردن بزانین هەستی ئەوان و دەرونی ئەوان چۆنە بزانین نوێژکردن چی بە ئەوان دەبەخشێت و ئەوان چۆن باسی نوێژ و وەسفی نوێژمان بۆکرد. چۆن پێناسەی نوێژ دەکەیت؟ ئەوەیە سەفەرێکی ڕوحیە بۆ لای خودای پەروەردگار. پێویستە بۆ ڕوحی ئینسان و خواردن پێویستە بۆ بدەن. بەخوای نوێژ هەموو خۆشیێکی ژیانە. ئەگەر نوێژەکە لە کاری خراپەی گەڕاندیەوە کەواتە نوێژەکەی تو نوێژ نییە. تۆکو هاوڵاتیەکە ڕۆژانە پێنج فەرزمان بۆ دانرا و نوێژ ئەنجام دەدەیت. هەستێکی چۆنت هەیە لە کاتی نوێژکردن؟ نوێژکردن چی بە تۆ دەبەخشێت؟ بەڵێ دیارە هەموو پەرستشەکان چێژ و تایبەتی خۆی هەیە. تەبان خوای گەورەش لە قورئان ئاماژەی بۆی دا ئەوانەی نوێژ دەکەن وەیل بۆ کەسانێک کە نوێژ دەکەن. تەبان لە ڕۆژ کە نوێژەکەن بەڵام کامە ئەوانەی کە بێ ئاگان. مەبەستم لەوە بوو. نوێژ کاتێک تو دەیکەی پەیوەندی لەگەڵ خۆت و خوا دەبەستی پەیوەندیێکی زۆر تایبەتە. تەنها ئەوانە دەزانن کە بە شێوازێک دەستن ئەو پەیوەندی دەبەستن لە بینی خۆیان و خوای خۆیان کە بە دڵەوە ئەو پەیوەندی لەگە خوا دەبەستن نەک بە شێوازێکی ئیهمالی. نوێژکردنیش دەتوانین بڵێن پرانسیبی تایبەت بەخۆی هەیە مەرز نییە تۆ سەرد و گوردێک و بە ئەڵڵاه وەکبەرێک دەست پێ بکەیت ئەبەستەوە بگەێنیت بەدڵنیاییەوە بەبەستم ئەوەیە بە شێوازێک ئەو نوێژە ئەنجام بدەیت کە هیچ پەیوەندیەکت بە دنیاوە نەمێنێ تەنها لە بینی خۆت و خوابێ. ئەوەش پەیوەندیێکی زۆر تایبەتە. من زۆر چێژی لێ دەبینم لەو حاڵەتەدا. چۆنەیە کاتێک تۆ نوێژ ئەنجام دەدەیان کاتێک کاتەکەی بەسەر چۆ تا ئێستا نوێژە نەکردووە دەرونیان هەستێکی چۆنەیە؟ بەدنەیەوە زۆر جار شەوان کە ئێمە دەچینە دەر مەسەرەن لەگە برادەران ئەگە نوێژی عیشا نەکەین کاتێکە دەچینەوە ماڵ ئەو کاتی دەیکەین زۆر نامفتاحتری هەمیشە نوێژەکەت بەبیرە. بەس ئەگەر لە کاتی خۆت بیکەی وا هەستەکەی ئاسوودەتری دەرونت ئاسوودەترا. چی تێ بۆ کەسانی کە تا ئێستا نوێژ ناکەن یا خود نوێژەکانیان بە پچڕ دەکەن چیان پێ دەڵێ لێرەوە؟ وەڵای من پەیامی من بۆ ئەوانەوەیە هیوام وایە بە تەواوی لەمانەی نوێژ بگەن وە کاتێک کە نوێژیشەکەن تەنها لەبەرەوە نەبێ کە بڵێن وەڵا کەسێکە نوێژکەرە بە خوشوعەوە نوێژەکە بکەن بە خوشوعەوە پرسچەی بینی خۆیان و خوای خۆیان ئەدا بکەن. تۆیەکی مسلمان کە پێنج فەرزە نوێژ ئەنجام دەدەیت هەستێکی چۆنت هەیە کاتێک نوێژ ئەنجام دەدەیت یاخود کاتێک نوێژەکە تاخیر بووە نوێژەکەت نەکردووە هەستێکی چۆن هەیە بەگشتی؟ والله سبحان الله طبعا سەرەتا بسم الله الرحمن الرحیم ماشاء الله ئینسانی مسلمان نوێژ دووەمین ڕوکنی ئیسلامیە. کاتێک ئینسانی مسلمان فۆرمات دەکرێت ئەو فۆرماتە ئیمانیەی کە لەسەر بەردەوام دەبی هەر کاتەچێ ئەگەر نیکە یان دوور کەوتۆ یان وەکو ماشەڵڵا خوارد نەچێت خشیوە ئەگەر زوونەی خۆ سار دەبتەوە تامی نامینێ جا یعنی خاستن لە کۆمەلگای ئیسلامی مسلمانان بەگشتی پابندن بەو بنەمایە جوانە کاتێککە نوێژەکەت ئینسان مرتاح دەبێت هەست بە دەکاتە دڵەوە یعنی وەکو خۆراکەکی بابرێم ئیمانی ڕوحانیەتی بە ئینسانی دەبەخشی نوێژ ئەگەر بێنە سەر مێژوو بێن بگەڕنەوە سەر ڕوود بابرێم تاریخ ئەوان هەموو ئەوەک نوێژی خۆی هەیە هەموو ئەدیانەکان غەیری ئەوەش یعنی هەتا غەیری ئالی کتابیش نوێژ هەبوون بە شێوازی خۆیان ئەوان بەڵام ئەوەی ئەمە وەکو مسلمان پەی پێ دەبین نوێژە نوێژش تەبعەن
ئەو تام و لەزەت ئیمانی کەواتە کە ئینسانی مسلمان حتا ئەو کەسێ لەسەر بەردەوام لێ من نازانی تەوەقوع کە هەر کاتەچی ئەگەر وەختەکەشی کە بانجیدا کە نەچی حەز دەکە شتێک لە دڵەوە یعنی وچی برێن ئەو کاتانەی کە نوێژ بە جەماعەت ئەنجام دەدەیت لەگەڵ کاتانەی کە نوێژ بە فەردی ئەنجام دەبێت بێکمە هەردووچانیش لە دینی ئیسلام ڕێگا پێدراوە جیاوازیەکانیان چییە بەلای تۆوە؟ وڵای خۆی دیارە لە ئەوکو لە حەدیثەکانی پێغەمبەر عەلەیهی سەلامی لە 27 نوێژی زیاترە تەبعاً ئەوە لێرەدا پاداشتەکەی بەڵام من مەبەستمە وەکو دەرونی ینی دەرونی ئەوەش تەبعاً دیارە ڕەبتە بە لەزەتی تام و چێژی نوێژی ئینسان کاتێک کە نوێژ دەکە بە تایبەتی بە کۆمەڵ کە نوێژ دەکە بە جەماعەت کاتێک کە جێی لە بانجی دەبی هەل یەکەم لەحزەی کە لە مارە دێتە دەرێ یعنی پێغەمبەر سەڵەڵاهو عەلەیهی دەفەرمێتن هەر گوناحێکی شاقا و گوناحێکی لە هەر دەوەرێ خێرشە دەنووسرێ زە خێر مسلمان زانە دەبن یەک بەدەوە هەندێک چەندە یەک بە عەفسەتیشە یعنی کاتێک کە ئینسانە مسلمانە کە دەچی ئەو بابرێم حەز دەکە لەزەتی تامەکەی زیاترە لەبەر ئەوەی یعنی دەستە مزگەفتە لەوێش لەگەڵ مسلمانە کۆ دەبنەوە لەوێش کاتێککە کۆ بنەوە نوێژ جەماعی تام و لەدڵی ئیمانی جەماعی لە پاشم چینێ دوعاەکی جەماعی ذکرێکی جەماعی سبحان الله ئەوانە هەمووی وەدەکە تام و چێژ و لەزەتەکە زۆرتر بی ئەگەر بێت و ئەمە تەماشای یعنی وشەی حتا نوێژ جەماعەت حتا بخۆی جەماعە هەر بەعام بەرەکەتە جەماعە بەرەکەتی خوای گەورەیە جا ئینشاءالله ئومێد دەکەین خوای گەورە خەڵکی ئێمە بەگشتی یعنی دەکەن نوێژ بگە و بەردەوامیش لەسەر نوێژ تووشی نوێژ ئەگە بەردەوام بوون لەسەر نەبیتن بەڕاستی ئەوش تامی نادا بەڵام هەر کەسێک بە قەنەعەتی من فۆرماتێکی ئیمانی تەواو لەسەر نوێژێ بەردەوام بی دەزانین تام و لەزەتەکەی نوێژ چەندە چەند نییە ژان نوێژ لای تۆ چی دەگەیەنێ هەستێکی چۆنت هەیە کاتی نوێژ ئەنجام دەدەیت بەخوای نوێژ لە ژیاندا هەموو شتەکە یعنی یەکەمین ئەوەی نوێژی ناکات هەر دڵی مڵتاح نییە ئەوەی نوێژی تاخیر دەبی هەروە ئەوەی نوێژ بکاکە نوێژی تاخیرەبی زۆر نامڕتاحە بەری کە ئەولادەکان فێری نوێژەکەن دەبی فێری هەموو ڕۆژتە چیان بکەن یعنی نوێژ دەبی لە درۆ پارێزی لە زینای لە دزی لە هەموو شتەکی نوێژ بتپارێزی ئەو ڕووکە ئەو کچانەمان فێرە نوێژ دەکەین دەبی فێرە ئەخلاقی جوانیشیان کە فێرە دلی و بەرجی جوانیان بکەین یعنی من کە تەماشای ئەو دایکان ناکەم ئەو خوشکان ناکەم گریانم لۆ دێن لەبەرەوەی ئەو چیژانەوە فێر ناکەن و پەروەردە ناکەن لەسەر دینی ئەو دینە نازدارەی بڕۆن و پەروەردەی ئیسلام بن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر هەرچەندە ینی ئینسان ئەمە زۆر کەمتر خەمین لە نوێژە زۆر کەمتر خەمین لەبەر کەمتر خەمین ئەولادەکانمان دەبێمەوە فێرکەین ینی لە دوای مە فێر بن نسحەتی ئەولادەکانی خۆشیان بکەن چیت هەیە بۆ گەنجانەی ئەو کچە گەنجانەی کە لە ئێستا گەنج بوونە نوێژ ناکەن پێیان دەڵێ نوێژ چیان پێدەبەخشێت بەخوای نوێژ هەموو خۆشیەکی ژیانە نوێژ گەورەیان دەکە نوێژ سەرفرازیان دەکە نوێژ عاقیبەتیان خێر دەکە نوێژ ڕووسپی دنیا و قیامەتیان دەکە نوێژ ژیانیان خۆش دەکە پەروەردەی ئەولادەکانیان پێیانەکرێ بە جوانی بەڕێ بکەن بە جوانی نسحەتی ئەولادی خۆیان بکەن لە ماروی خۆشیان پەروەردەی خۆیان بە جوان دەکەن لەگەر ئەخلاقی مندارەکان ئەتوانن بە هەموو نەوعەچی بگونجێن ئەوەی نوێژی نەکە حسابکە ینی لە لای من کافرە دایک ڕۆڵێکی گرنگی هەیە لە پەروەردەکردنی منداڵ پێت وایە دایکان دەبێت چۆن منداڵەکانیان پەروەردەکەن و چی تێ بۆ دایکان بەخوای زۆر ئەوەی لۆداک و لۆ خوشکان پێشی هەمان خۆم برێم دەبێ ئەمەوە لە ئەولادەکانمان بکەن یەکەمین نوێژ بکەن کە هیچی شتەکیان فێر نەکەین دین و ئەخلاق و نوێژەکەیان فێرکەین ئەگەر ئەمە نوێژمان فێرکردن نوێژەکان لە هەموو شتەکیان دەجێڕنەوە ئەگەر پەروەردەی ئیسلامن هەموو شتێک یعنی هەموو شتەکە نوێژە کە ئەگە ئەتو خوات ناسی دەبی نوێژی لۆ بکەی ئەگەر نوێژ نەکرد معناوی خوات نەناسی وەیە یان نا ئەلعانە تەماشی کەمێ ئەو دایکانە و خوشکانە یعنی ئەو مندارانە بەڕێیان کردینە هەموو سەرکەوتن لا قڕوتن ئێ خوشکەکەمە تو وەڵڵا ئەمن لە تو باشتر دەزان وەڵا نوێژیان پێ دەکەم ئێخ دەبی نوێژ لە هەندێک شتیان بجێڕتەوە ئەدیونیا ئەتو دەبێت نوێژی بە ئەو کچێکەی چیژم دەبی سەرپۆشەی جوان بەستی چیژمەوە حیجاب واجبە چیژم ئەو کە ئەوخوای گەورە ئەو نوێژە لەسەر فەرز کردی دەبی ئەتو یعنی زۆر پەیوەستبی بەو نوێژەی کە ئەکەی چۆن پێناسەی نوێژ دەکەیت ئەوەیە سەفەرێکی ڕوحیە بۆ لای خودای پەروەردگار پێویستە بۆ ڕۆحی ئینسان کو خواردن پێویستە بۆ بدەن بەخوای نوێژ هەموو خۆشیەکی ژیانە ئەگە نوێژەکە لە کاری خراپەی گەڕاندیەوە کەواتە نوێژەکەی تو نوێژ نییە هەسێکی چۆنە هەیە کاتێ نوێژ ئەنجام دەدەی وە نوێژ لای تۆ چی دەگەیەنێ
نوێش بەڕاستی حەز دەکەم لە ناخەوە ینی ئینسان کە نوێژ دەکات بەڕاستی دەبی بزانی لەگە چێ نوێژ دەکات لۆ چێ نوێژ دەکات بەرامبەر چێ ڕاوەستایە هەرچەندە بەڕاستی بەداخەوە ئەوڕۆ زروف و تەکنۆلۆژیای ئەوڕۆ وهای لە خەڵکی کردیە مێشتی ئینسانی وهالێ کردە دەبی دائیم لە ناو نوێژە ڕای کێشیەوە بەرەو ڕووی خوا بەرەو خوای پەروەردیگار دەبی بەردەوام خەریکی خۆت بی لە ناو نوێژ هەتا خۆت مەلزەم کەیەوە ئەتوو بەرامبەر چێ ڕاوەستای نوێژ لە کاتی خۆیدا تام و چێژی تایبەتی هەیە بەڕاستی نوێژ پێویستە بۆ ڕۆحی ئینسان و خواردن پێویستە بۆ بەدەن ئەوها لە نوێژ دەڕوانمە جەنابێت هەستێکی چۆنت هەیە کاتێک نوێژ ئەنجام دەدەیت ئەنێ ئەو کاتانەی کە بۆ نمونە لەوەی بە هەر هۆکارێک بێ نوێژە تاخیر بێ ئەو کاتەستە چۆنە ئەو کات هەز دەکەی بارێکی زۆر قورس بەسەر شانتەوەیە بە نوێشکردن ئەم بارە قورسەیەدانە یان چۆن تۆ وەسفی و کاتانە دەکەی کە نوێژی لە کاتی خۆ ئەنجام دەدەیت خۆشترین کات کە ئینسان نوێژی تێدا دەکە بەڕاستی لە ماڵەکانی خۆی پەروەردیگارە ئەو کاتانەی کە ئەتوو ئامادەی جەماعەت دەبیت لە ماڵەکانی خۆی پەروەردیگار و بە نوێژ بە کۆمەڵ ئەنجام دەدەی ئەو کاتانە بەڕاستی خۆشترین و بەتامترین نوێژ ئەو کاتانەیە بەڵام ئەگەر ئەو کاتانێک کە تاخیر دەکەی بەڕاستی بە هەر هۆیە کە تاخیر دەبی ئەوە بەڕاستی تووشی نوعا ما دڵتەنجێک دەبی ئللا ئەگەر عوزرت هەبی عوزر ئەوە دەتوانانی مامتا چیت هەیە بۆ کەسانەی کە تا ئێستا نوێژ ناکەن یاخود نوێژەکانیان بە پچڕ دەکەن دەتوێت لێرەوە چیان پێ بڵێ ئەلێرەوە داوا لەو برا بەڕێزانە دەکەن با تاقیکەنەوە با بێن بەڵام ئەو نوێژەی کە دەیکەن بزانن کو دەیکەن لۆ چێ دەیکەن ئایا بەرامبەر بە خالیقێک ڕاوەستاون ئەو خالیقەی کەوا دروستی کردن و ژیانی پێبەخشیون و عاردی لۆکردینە فەرش لەسەری دەڕۆن یعنی بەڕاستی نازام هەست ئینسان کو هەستی خۆی دەربڕی پێیان دەڵێن بەڕاستی بابێن نوێژ بکەن نوێژ یەکەم پاک و خاوێنی دووەم ڕاضەیە سێەم ئەوە بۆ دنیای خۆت سێەم معنی بەڕاستی هەستەکی خۆش کە لە ناخدا هەستێک دروست دەبی یعنی بەڕاستی خۆشێک لە ئەو نەفەستەنجێت نامینی کە دائیم ئینسان وە دەزانی داخوا یعنی کووە بەڕاستی ئەوەی کە نوێژ ناکە هەموو دەم دڵی تەنگە مامۆستا نوێژ لای تۆ چی دەگەیەنێ چۆن پێناسی نوێژ دەکەیت تۆکو دایکێ چۆن وەسفی نوێژ دەکەی نوێژ لای تۆ چی دەگەیەنێ و ئەو کاتانەی کە نوێژە تاخیر دەبێیان نوێژت بە هەر هۆکارێک بێ تاخیر دەبێ هەستێکی چۆنت هەیە نوێژ لای من بەوەی پێناسە دەکەم ئەوەل دەستخۆشیتان لێ دەکەم بەخێراتنتان بە خێراتن کەناڵەکەتان دەکەم تەمەتان درێژ بێ نوێژ پێناسەیەکی لای من زۆر ینی کورت و پوخت ئەوەیە سەفەرێکی ڕۆحیە بۆ لای خودای پەروەردیگار سەفەرێکی ڕۆحی چۆن ئەتو کە دەست بە نوێژ دەکەی دەڵێ الله ئەکبەر وا هەست پێ دەکەی لەگەر خوای خۆت قسەی دەکەی وا هەست پێ دەکەی تەکەلم لەگەر خودای دەکەی ئەگەر تەکەلمش لەگەر خودای بکەی چ دەگەێنێتێ سەفەرێکی ڕۆحیە یعنی ئەرکانێکە لە ئەرکانە پیرۆزەکەی هەرە گەورەکەی ئیسلام ئەو کاتانەی کە نوێژە تاخیر دەبێت بە هەر هۆکارێک بێ هەست دەکەی بارێکی زۆر قورس لەسەر شانتە هەست پێ دەکەم بارێکی زۆر قورس لەسەر شانمە هەست پێ دەکەم یعنی ئەرکێکی گەورم بەجێنینە ئەوەی کە فەرمانی پێکردیمە خوای پەروەردیگار کە دووەم ئەرکانە لە ئەرکانی ئیسلام جێبەجەم نەکرا زۆر یعنی بارگرانیەکە لەسەر شانم حەز دەکەم لە کاتی خۆی نوێژەکان ئەنجام بدەم هەر نێژێک تام و چێژی تایبەت بەخۆی هەیە کامل و پێنجدەشەی کە لەسەرمان فەرز لای تۆ زۆر تایبەتە والله ئەگەر بێست نوێژەکان یعنی لەسەرمان فەرز کرایە هەر پێنج فەرزی زۆر ینی تایبەتمەندیەکی خۆیان هەیە بەڵام کە نوێژی بەیانیان دەکەی هەست پێ دەکەی یعنی ژیانێکی نوێ ڕۆژێکی نوێ ینی نازانم یعنی هەست پێ دەکەی ڕۆژێکی زۆر خۆش زۆر گەورە و پڕبەرەکەت دێتە پێشت ئینشاءالله هەمومان ئەو نوێژە بە تەواوی بکەین ئینشاءالله چیت هەیە بۆ کەسانەی کە نوێژ ناکەن یاخود بە هەر هۆکارێک نوێژێک دەکەن دوان ناکەن چۆن ئامۆژگاریان دەکەی پێیان دەڵێ نوێژ بە چیان دەگەێنێ والله ئەوە سەرەتا زۆر یعنی دوعای خێریان لۆ دەکەم ئینشاءالله ئەو کەسانێک کە نوێژ ناکەن یا لە نوێژەکانیان ساردون سوڕن ئینشاءالله خوای هیدایەتیان بدا و نوێژەکانیان بە تەواوی بە جوانی ئەنجام بدەن پاشانیش ئامۆژگاری ویان دەکەم چونکە نوێژ یەکەم سوالە کە لە قەبری لێت دەکرێت لە گۆڕ کە لێت دەکرێت نوێژەکانت بە جوانی کردووە ئەزە سوالەکان دی ئەگەر نوێژەکانمان بە تەواوی کردبی معناوەیە گۆڕمان بۆ دەبێتە باغێک لە باغی باش هیوادارم ئینشاءالله هەموومان بتوانین نوێژەکان بە جوانی جێبەجێ بکەین کاکۆشنگ جەنابەت ڕۆژانە کە نوێژ دەکەی هەستێکی چۆنت هەیە لە کاتی نوێژکردن چی بە تۆ دەبەخشێ
بەنای خی گەورە و میهرەبان وڵی ئەو کاتێکەوە ئینسانی مسلمان نوێژ دەکە هەستێکی وای لە بۆ دروست دەبێتەوە دڵی خۆش دەبێ دەچێتە دنیاشکە وا هەز دەکەکەوە یعنی بارێکە و لەسە ملی کەوا نوێژت کرێت و ئەو بارە سوک دەبێت لەسە ملت بە تایبەت ئەگەر ئێمە تەمەشاکەینی نوێژی ئیشا کە کۆتان نوێژە و وردەوردە بەرەو خاو دەچیت تو کاتی نوێژی ئیشات نەکردو دەچیتە ژێر سەرینەکە دیان دەچیتە ژێر بەتانیەکە دەتوێت بخەوی هەستێکی چۆن دەیەکە نێژت نەکردووە هەزەکەی بارێکی زۆر زۆر قورسە لەسەر شانە ئەو کاتانی نوێژی ئیشا دەکەی هەستێکی چۆنت هەیە وڵای ئەو کاتانێکەوە نوێژن نەکردە ئینسانی مسلمان ئەو کەسانێکەوە ڕاهاتون لەسەر نوێژ وا هەز دەکەنکەوە یعنی دائیمەن دڵیان لای نوێژەکەیە مرتاح نین بەڵام ئەو کاتێکەوە نوێژەکەی دەکەن زۆر مرتاحن بە مرتاحی دەخەون و بەوانە دەڵی کە تا ئێستا نوێژ ناکەن یا خۆ نوێژێک دەکەن و نوێژەکانیان پچڕا چی بۆ کەسانە دەڵی تۆ وڵی بەوانە دەرمکەوە ئەوانەی نوێژ ناکەن بە زووترینکان دەست بە نوێژێ بکەن ئەو کاتێکەوە دەست پێ دەکەن ئەجا دەزانن قەدری نوێژ و وەسوودەکانی نوێژ و هەروە مەسەلەن ئەوەی نوێژ دەکە یعنی هەر لە ڕەنجی ڕادیارە بەڕاستی یعنی ئەو کەسێکەوە نوێژکەرە زۆر فەرقی هەیە لەگەڵ کەسی نوێژ ناکە هیوادارم بە زووترین کات بە خۆیان دابێنەوە دەست بە نوێژەکانیان توێکی گەنج نوێژ لای تۆ چی دەگەێنێ کات نوێژەکان دەکەی هەستێکی چۆنە هەیە بەگشتی بەڕاستی نوێژ هەستێکی ڕۆحی هەیە لەلایەن مسلمانان بە تایبەتی لە مزگەوت و بەڕاستی جێ خۆیەتی مسلمانان تا پێیان بکرێن نوێژەکانیان بە جەماعەت بکەن لە مزگەوت و ئەگەر ئیشوکارەکانیشان ئەگەر ئیشوکاریشیان هەبێ ڕۆژانە هەوڵدەن بەلایانی کەمی یەک فەرز لە مزگەوت ئەنجام بدەن باشە توێ کە نێژێکت بە هەر عوزرێک یان بە هەر هۆکارێک تاخیر دەبێت هەستێکی چۆن هەیە کاتی نێژەکە تاخیر بووە و لە کاتی خۆی نەتکردووە هەزەکەی بارێکی قورس بەسەر شانتەوەی و هێشتان داد نەناوە بزەبت هەست کردووە بەوە باڵە باشە چی تێ بۆ گەنجانەی کە تا ئێستا نوێژ ناکەن لەوەی لە تەمەنی من و تۆ بەڵکو و گەورەتریش بن تا ئێستا نوێژ ناکەن پیانەڵی چی بکەن پیانەڵی نوێژ چییە پیانەڵی نوێژ چیان پێدەبەخشێت بەڕاستی لە جێ خۆیەتی ئەوە بڵێن یعنی بەڕاستی بەتەنیا میمێک لەسەر نفوسەکەت نابیە مسلمان بەڕاستی ئیسلام واتە نوێژ گەرە تو یعنی مسلمان بی و نوێژ نەکرد یعنی معنای نییە هیچ واتە سوودێکی نییە وەک بۆ مسلمانەتیەکەت چۆن پێناسەی نوێژ دەکەیت ئەوەیە سەفەرێکی ڕوحیە بۆ لای خودای پەروەردگار پێویستە بۆ ڕۆحی ئینسان کو خواردن پێویستە بۆ بدەن بەخوای نوێژ هەموو خۆشیێکی ژیانە ئەگەر نوێژەکە لە کاری خراپەی گەڕاندیەوە کەواتە نوێژەکەیت و نوێژ نییە جەنابەت کاتێک نوێژ ئەنجام دەدەی یاخود چۆن پێناسەی نوێژ دەکەی یاخود نوێژ لای تۆ چی دەگەیەن ئەگەر پێناسەیەکی نوێژ بکەی تۆ چۆن وەسفی نوێژ دەکەی سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم نوێژ بابلێن ئەو عیبادەتەیە کە لە نێوان بەندە و خوای پەروەردگار ئەنجام دەدرێتن بابلێن تاکە پەیوەندیە کە لە نێوان بەندە و خوای گەورە بەردەوام بێتن بەهۆی نوێژەوە ئینسان دەتوانێتن ئینسانی مسلمان پەیوەندی بە نوێژ بکاتن بابێن ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن فەرقی نێوان ئینسانی مسلمان و غەیری مسلمان نوێژکردنە هەر کەسێک وازی لێ بینیتن لە ئەهلی ئیسلام دوور دەکەوتەوە ئەو دەکەواتە ینی ئینسان هەر کاتێک ینی بۆی بەردەوام پەیوەندی لەگەر خوای گەورە بمێنێتن پێویستە بەردەوام لەسەر نوێژەکانی بەردەوام بی و خۆشەویستی کردەوە شای خوای گەورە ئەوەیە کە نوێژەکانی لە وەختی خۆی ئەنجام بداتن یعنی گرینگە کاتی ئێمە نێژیش دەکەین حسابیەوە بکەین بزانین نوێژەکە لە چ کاتێک ئەنجام دەدەین باشەگەر لە تۆ بپرسم ئەو کاتانەی بە هەر عوزرێک دەبێت نوێژە تاخیر دەبێت هەستێکی چۆن هەیە هەست دەکەی بارێکی قورسە بەسەر شانەوەیە یان هەستێکی چۆنت هەیە بەتاکید هەر بۆ خۆمان بابرێن با وەکو تەجروبەی بکەین ئەو کاتێک کە نوێژ بە جەماعەت دەکەین لە کاتی خۆی لەگەڵەوەی کە پاشی دێخین ئەو کاتێککە لە کاتی خۆی نوێژەکەی دەکەین هەست دەکەین ینی سەرشانمان زۆر سوکە ینی هەست بە ئاسوودەی دەکەین ئەو کاتێککە دوای دەخین ینی بەردەوام وەکو برەی قورساییەک لە سەرشانمان دروست دەبیتن هەتا وەکو نوێژەکەی ئەنجام دەدەین ئەوجە بۆیە ینی هەموو کات بە تایبەتی نوێژی سبەینان
بە تایبەت کە خەڵکی بەعام یعنی زیاتر لەگەڵ نوێژی سبەینان کێشەیان هەیە لە هەستان و بەخەبەر هاتن پێویستە ینی لە کاتی خۆی ئەنجام بدرێت و تامچێژی نێژی سبەینان هەست دەکەی جیاوازیشە لە نوێژەکانی تر لەبەرەوەی یعنی لە کاتێکی تایبەتە لە کاتێکە لەوەیە 175 خەڵکی و هەرێمەی ئەو شارەی خەوتبێت و تۆ بە خەبەری و پەرستێژ بە خۆی پەروەردیگار دەکەی هەستێکی چۆنە هەیە لە نێژی سبەینان تۆ؟ وەڵا بە تەئەکید ینی نوێژەکانی تر وەکو ئەو خەڵکە هەمووی بە خەبەرە ینی لە کاتی بە ئاگاییدایە دەشتوانیتن بە ئاسانی بە جەماعەتیش بکاتن گوێی لە بانگ دەبێتن بەڵام لەو کاتی لە ناو خەودایە و لە گەرمەی خەودایە ئەو کاتی بەو شوەیە کە هەر دەستی تو بە ئاگە دێت و ئەوجە لە ئەگە بە جەماعەتیش بکاتن ئەوە بە تەئەکید زۆر هەتاوەکو تەنانەت هەتاوەکو نوێژی سبەینەی دابێتن ینی هەست بە ئاسوودەی دەکاتن. ئەگەر هاتو کە دانیشتی بانجیدا نوێژت نەکرد دەدت توندا بەڕاستی ئەگەر هاتو دەست نوێژەکەت هەرگرت زۆر دەدت مرتاح دەبی کە یعنی دەچێ دنیایەکی دی بەڕاستی زارە بە تایبەت نوێژی بەیانی زۆر لە لای من گرنگە نوێژی بەیانی ئەنی بەڕاستی هەندێک هەنا ڕێزم هەیە لە بۆ هەندێکیان لە بۆ دایکان لە بۆ برایان یعنی بەدینن خۆیان بە کەس نادەن نوێژی بەیانیان بچی یعنی هەست بێت پێ دەکەم یعنی زانی ومە ڕۆڵی دایک لە نێژی بەیانی زۆر گرنگە منداڵانی لێ ئاگدار بکاتەوە چی تێ بۆ دایکانەی کە منداڵەکانیان بە ئاگانیان بۆ نێژی بەیانی خۆی ئەمە بەعام منداڵان هەدەستێنی و با خۆشم پێت بناسێنم منداچی مامۆستا غەریبیمە دەمناستیم بەڵێ غەریب الحەمدولillah مامۆستا غەریب بینەرانی خۆشویستیەکە لەو مامۆسایانەی کە خزمەتێکی زۆری لە دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە بە قورئان و تەڵەبەکانی قورئان کردووە مەژداکی بەڕێزیانە بێگومان هەر پیاوێکی گەورە ئافرەتێکی گەورەی لە پشتایە بەڵێ داجە من دەمەوێت ئەوە بپرسم ڕۆژێک لە سەفەرێکی یان بە هەر هۆکارێک نوێژێک تاخیر دەبێت هەستێکی چۆنت هەیە تا دەگەی نوێژەکەت دەکەی بۆ نمونە ئێستا لێرە لەو کۆڕێ نوێژم مەبەستە قەسوور جوان بە هۆکارێک نوێژەکە تاخیر دەبێت هەست دەکەی بارێکی قورس بەشانتەوەیە هەتا دەگەی نوێژەکەت بکەیت حتا دەگەمەوە مارێ بە پەلەمە کە هۆز دوچی دەگەینمە یەک بۆ نمونە مەغریبت تاخیر بوو بی لەگەر ئیشا جەمعی دەکەی نوێژی عەسرت تاخیر بی لەگەر مەغریب لەگەڵ میوڕانی بڵێ ئەدەی جەم و تاخیر باشە چی تێ بۆ دایکانەی کە منداڵەکانیان لە بچووکیەوە لێ ڕانایەنن کە نوێژ بکەن ڕێزم هەیە لە بۆ هەندێک دایکان بەڕاستی گلەیم هەیە لە دایکان کە مناڵیان گەورەنە فێرە نوێژیان ناکەن کە ئەوانەی کە فێریشیان دەکەن با لەسەر موسر بن یعنی مسەیتر بن کە ئەو مناڵانە هەرستینن بە وتەیەکی جوان بە خۆشی نەک بە لێدان بە تووڕایی ینی لە بۆ نمونە یەکەم جار لە 7 ساڵیەوە فێریەکەی دوایە کە هەڵنەستا کە گەیشتە قۆناغەچی کە 10 ساڵی 9 ساڵی ئەوەش دەبی سەبرە ڕای بینی نوێژ لای تۆ چی دەگەێنی هەستێکی چۆنت هەیە کاتێ نوێژەکانت ئەنجام دەدەی بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله خواتي تبارك وتعالى القرآن فرمي إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر كواتا أجر نيوجكد لبي لخرافات بتقرنيتوا لكاري خرافات بتقرنيتوا أجر نيوجكد لكاري خرافات نيجرانديوا كواتا نيوجكيتو نيوجنيا هل شوار تقرأ ليه ديتو ياندو تقرأ ليه ديتو تواو كوتاي بيدي يعني نوێژ دەبێت شوێنەواری بەسەر کەسایەتی و شخصیات و هەڵسوکەوتی و کەسە دیار بێ گومان دەبی ڕنگدانەوەی لەسەر کەسی مسلمان هەبێ ئەگەر ڕنگدانەوەی نەبوو نوێژەکە بۆ چییە؟ باشن تا نوێژ لە ئێستا چۆن هەڵە سنجێنی لە نێو مسلماناندا پێدوانی ئەو خوشوعەیە کەمتر بووە لە نوێژە عەرەب قسەیەکی هەیە دەڵێت الصلاة عند الكراد عادة مو عبادة دەڵێ نوێژکردن لای کوردان عادەتە نەک عیبادەتە بەڵام ئەمن پێچوانی ئەو قسەیمە بالعکس نوێژکردن بە تایبەت لای کوردان الحەمدولله خاص بە تایبەت وەرە شاری هەولێر
وەکو عیبادە دەیکە وەکو عادەت نییە بەتایبەت ئەو کەسانی کە تێگەشتون لە دین و لە معنای نوێژ تێگەشتون وەکو عیبادە دەیکەن هەیە کەسانێک هەن دێت نوێژ دەکاتن و وەکو پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ وەکو کەڵەباب دوودونێک لە عادە دەداتن بەڵام لای زۆربەی زۆری خەڵک ناو عیبادەتە و بە شێوەی جوان دەیکات باشە جەنابەت کاتێک نوێژێکت بە هەر هۆکارێک تاخیر دەبێت هەستێکی چۆنت هەیە کە بۆ نمونە نوێژی ئیشات تۆزێک تاخیر دەبێت لە شوێنێکی بۆت ناگرێت تا دەگەیەوە ماڵە هەست دەکەی بارێکی زۆر قورست بەشانەوەیە بێگومان خۆی کەسی مسلمان کەسی ئیماندار کەسێک کە لە نوێژتێ بگا کە نوێژەکەی تاخیر بوو دەمە لە قەلەقدا دەژیت لە قەلەقدا دەژیت لە شوێنێک دەگەڕێت لە کاتێک دەگەڕێ فرسەتێک دەگەڕێ نوێژەکەی تێدا بکە ئەو ئەرکە لە سەشانیتی کە خوا شانی داناوە جێبەجێی کە زوو بە زووترین کات جێبەجێ کاتە چی بۆ کەسانە دەڵی کە تا ئێستا نوێژیان نەکردووە یان ڕویان نەکردووەتە پەروەردیگاریان و یان نوێژەکانیان بە پچڕ دەکەن وڵی دەساتم بۆ ئەو کەسانی کە خۆیان بە مسلمان دادنێن و دەنی کاکە ئێمە مسلمانین و نوێژ دەکەن وانەکە خۆی بە مسلمان دابنێت کەواتە دەبی نوێژ بکە لەبەر ئەوەی نوێژ ڕوکنێکە لە دینەکەی کە تو نوێژت نەکرد کەواتە ڕوکنێک لە دینەکەت نەکردووە بە ڕوکنێک نییە ئەندە کەسە ئێستا بڕای بە نوێژ نییە یعنی کەواتە بڕای بە ڕوکنێک نییە لە ڕوکنەکانی دینەکەی ئەوە دەچێتە بابێکی تر لە دینەکەی یان عەوذ بالله دەچێتە دەرێ کابراگە بڕای بە نوێژەکە نەبی نوێژەکەی نەکات بەس نشاتی بە ئەو کەسانەیە هەوڵدە نوێژەکانتان بکەن ئەو هەوڵیدەن لە کاتی خۆی بیکەن بەڵە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبستی بوون ڕاوسەرنجی و هاوڵاتیان نەبووکە لە بەرنامەی ئەڵقەی جارەی بەرنامەی پەیامی تۆ ڕاوسەرنجی خۆیان دەربارەی نوێژ خستە ڕووە ئەوەی جێگای دڵخۆشی بوو هەمویان سوپاس بۆ خواوانی کە لێمان دەپرسین و ئەوەی پرسیارمان ئاڕاستە دەکردن کەسانێکی نوێژ کرد بوون بەڵام هەر یەکێک بەجیا پێناسەی بۆ نوێژ دەکرد بەڵام گرنگترینیان ئەوەیە بەڕاستی هەمویان باسییان لەوە دەکرد کە نوێژ ئارامەیەکی ڕۆحی یەکجار زۆریان پێدەبەخشێ ئەوان بە نوێشکردن بارێکی قورس لە سەرشانیان دێنە نەخوارێ ئەمە لە دنیا پاداشتەکەشی هەرخوای پەروەردیگار خۆی دەزانێت چەندە ئازیزان و بینەدانی خۆشەویست ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بەو هیوایی بوو بێتە جێگای ڕەزامەندیەوەی خۆشەویست و بەو هیوایم هەمومان لە دوای بینینی ئەم بەرنمەیە دووبارە بە پەیوەندی نێوان خۆمان و پەروەردیگاردا بچینەوە و زیاتر کار لەسەر نوێژەکانمان بکەین ئەگەر نوێژ دەکەین با نوێژەکانمان ئیتر بە جەماعەت بێ ئەگەر کەم تەرخەمین لە نوێژەکانمان با ئێستاکە لە کاتی خۆی بێ ئەگەر نوێژەکانمان پچڕە با ئیتر بەردەوام بین لە نوێژەکانمان ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان بڕیارە نەیان نوێژ بکەی هیوام وایە لەم بەرنمەیە پەیمان بە خوای پەروەردیگار بدەیت و ئیتر دەست بە نوێژ بکەیت ئەزیزان و بینەرانی خۆشەویست بەمەندازە گەشتمە کۆتای ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی پەیامی تۆ سوپاس بۆ هاوکارم عەبدوڵڵا قەهەر کە لەم بەرنمەیە ئەزەتی لەگەڵم کێشە تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خواب